ئافرەت زۆر جار کێشەی هۆرمۆناتی هەیە، بەڵێ یان دوتان بڵێم کێشە ڕئیسەکەی ئافرەت بەڵێ بەڕێستان دەزانن بەڵێ تێکچوونی هۆرمۆناتە. ئایا ڕۆژوگرتنی بیدایەتیان لە سێمانگی ئاخیریان لە بیدات ئایا کاریگەری لەسەر هۆرمۆنات دروست دەکات؟ بەڵێ ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هۆرمۆنی بەڵێ دەبێتە هۆی خۆی ڕۆژوگرتن واتە سترێسە کە زیاد دەبێتن کەسێک 12 ساعت هیچ نەخواواتە سترێسە هەر سترێسە چیش لە ژیانی مرۆڤ دەبێتە هۆی بەرزکردنەوەی هۆرمۆنی کۆرتیزۆل کاریگەری نەرەیی لەسەر جەستەی ئافرەت دەبێتن. بەڵام ئێمە کە باسی ئەو کەسانە دەکەین کە بە ڕۆژوو دەبن هەندێک ڕێنمایی هەیە پێویستە بۆیان دیاری بکەین. کەسەکە بڕیاری داوە بە ڕۆژوو دەبێتن هەیە ئەتیقادی دینی وایە ئەمە لایەنی ئاینی ناتوانین تەداخل بکەین کە دکتۆرە کە پزیشک ئەوەندەیە لایەنی پزیشکەکە ڕوون بکەینەوە لە دەڵێم بە ڕۆژوو دەبم چونکە لەسەرمە بیگرمەوە ئەو شتانە ڕۆژانە باز دەکرێتن. ڕێنماییەکان لێرەوە ئەمە کە باسی کاریگەری هۆرمۆنیت کرد کاریگەری هۆرمۆنی دەبێت بەڵام بەچی بتوانین زاڵ بین بەسەر کێشەکان. ئەو ئافرەتە کە 12 ساعت بە ڕۆژیە ڕێنماییان دەدەینێ بەوەی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ بە پێ نەڕۆن واتە نەبێتە هۆی ئەوەی ماندووبوون ئارەقەکردنەکی زۆر ماندووبوونەکی زۆر وا دەکاتن شلەمەنی لە جەستەی بڕواتن خۆیەکان بڕواتن هەست بە تینوێتی بکاتن ئەوە ئیسراحەت لە شوێنێکی گەرم نەبێتن ئەوە یەک لە ئەوەکانە کە پێویستە ئاگای لە خۆبێ. دووەم شت کەم خواردنی ئەو خۆراکانە لە پاشێو ئەو خۆراکانی زۆر شەکری تێدا زیاتر نەخورێتن ئەو خۆراکانە بخورێتن کە بۆ ماوەیەکی درێژخایەن دەمێنێتەوە ئەو سوودی تەندروستی دەبێتن کاریگەریشی ئەوەندە کاریگەری نەرەیی لە سەرجەستەکەی نابێتن. بۆ نمونە چ بخورێتن ئەو خواردنانەی کەمتر خوێی تێدایە وا ناکاتن توێنێتی زۆر بێتن ئەو خواردنانەی ئەمە پێی دەڵێن وۆڵ ویت واتە نانی گەنم بیتن زووتر هەرز دەبێتن بۆ ماوەیەکی درێژتر دەمێنێتەوە نەک خواردنی چەور و زۆر شیرن و ئەوانە لە پاشێ بخواتن بڕێکی باش ئاو بخورێتەوە ئەمە زۆر باشە چونکە لێرە ڕێنماییان دەدەنێ هەر کاتێک ئافرەتەکە هەستی کرد کاتێک مەترسیدارە ئەمە کە باز دەکەین و ڕێنماییان دەدەینێ لێرەوە لەو مینبەرە هەستی کردوە دەبورێتەوە ئارەقەیەکی زۆر دەکاتن جوڵەی منداڵەکەی کەم دەبێتەوە کەمکردنی میز کە نیشانەی وشک بوونەوە و کەم سوونی خوێنە بۆ گورچیلەکان ڕەنجی میزیان بگۆڕێتن ئەوانە هەموو نیشانەی ئەو گۆڕانە هۆرمۆنیە کە تۆ باست کرد و ئەو گۆڕانیە فسیۆلۆژیە ڕوودەداتن کە وەکو زەنگێکە کە ئەوە لە مەترسیدارە پێویستە بە ڕۆژوو نەبێتن